کاکەجان وتیان بۆ نەخۆیتەوە باگا لە خۆ بێ دوم خۆنەوشم پێ نییەگەم لە خۆم بێ بۆچی نەخۆمەوە وتیان باشە بەیانان بۆ خۆیتەوەتم لێ نووسراوە بەیانە مەخۆرەوە ناوە کام باشە ئابەشێت تۆ خۆیتە بۆ مەزەو پێێنێتم ئەم خەڵکم کردووە بە مەزەی خۆم کاکە ساڵێکیان بزنێکم بزی لە منتیقەی ئایەسەر لای تێوێڵە داینەوە سۆڕتە بۆ ئێران نازانم کەس خۆ کەسیش لەو ناوە نەبوو لە شاخەکە شوانێک ڕۆشت بوو خەوی لە کردوو بزنێکم بزی زەلامێ نازانم چۆ خۆپایەگرت وتی ئابەشێت ئەو بزنە مەدزە وەڵی لەو دنیا بزنێتە زمان بزن جوان قسایەکە وتی قسایەکە وتم قسە ناکە کاکە تۆ مێشکم تێکمە با بخۆمم من سەرم بڕیوە و گۆشتەکەم بژیانوە و ئینجا خوا وتم باشە ئەوە وتمان ئەو دنیا هەیە قسەیشی کرد هاتە زمان وتی ئابەشێت زمی ساحبەکەشی منەوە تەوانە بێ بێکوێسنە چەکمان کەلکیەگرم ئەگەر زین بێڵم ئەو بزنەکە و زەلامێکە جوتی باشە ئەوە تۆ باوکم مردووە بۆ درەختە لەسەر قەبری نانێژی وتم جا خۆ گەڵابەیە خۆڵ بەسەر دەمیەوەیەکی لەم گڵە سوورە ئاگا لەم دیانێ سێبەری بەشە خۆ ناخواتەوە خاوی لەو بخواتەوە گۆشوژێ کاکە ڕۆژە ژان مەلاقالێ بێ ئەڵەبجەی ڕەفیق عباسی برامە بێ ئەو بە تەمەنە بێ لە من گەوترێ بێ خاپی هەرەکە بێ بێ ڕۆ بە هەمۆغا نەخواتەوە یا خەیاری پێوێ منەڵی کێریکەرە خەیاری کوردی ناودارەکان ڕا قەپەگرێ لە خەیار پێکی ئارەکە خوا قەپەکە بە خەیارەکە تاوەڵێ زاری مارە ئاوا سێری خەیارەکەی تۆ بڵێ مەلاقالێوە نەکرد بێتەوە دووبە جا ئارەقیەکە مزیت قەپی لە خەیارەکە پێکی ئارەکە بێ فەرقی دووکی تاڵ تاقەتی نابێتەوە بۆ ئەڵەبجە دوورە ئەڵەبجە کەمە بێ وەختوی سارە و شت زۆر نابێ ئەو گەڵاوێت پێ بێ لە باوکۆچە ژێوە بارەکە وەڵا کاکە سەلامەتر وتی بە من بەهانی و باش وتم بۆ دایکی بژە میشۆ من خەوتم بەهانی و باش چی بەسەرم تا بەهانی لەگەڵ پشیلەکانی بەرزگەوتی گەورە و خانەقەبێکە خۆتوی هەر گەڕاو زەلامە وتی کورە بۆ کاسبی ناکەی عیبە لەوە زلترە بی هەر ساڵێک داوای پارە خەڵکی تم کاکە ملیۆنەکە دیشەکەبام بەتاڵ لە جارێ وەرزی وەسام زەلامێک وتی ئابەشێت وەرە یەکێک لە ئەوروپا تۆ بەست و ڕێیکە چی بڵێ دەبێت وتم وەڵی کەیفی خۆتە چەند مێتێ وتی ئەگەر تووڕۆ کرد $100 تێبێ ئەگەر تووڕە نەبوو وتم وەڵی من 200 تێبێ منی ژوێسا بوو پەس بوو تومەزانم شەو لە راندی خواردوان پێ پێیان ڕابواردووە یەکەم شەویشێتی لە خارج هاتوتەوە لە ئەودەبا خواردبوو تم کاکە چۆنی وتی بڕۆکێرم بە قوزی خوسک و دایکەوە ناترین جای توش هاتمە بردم بردمەوتیانەوە $100 هەر بەیە بە چۆنیە کاکە ڕۆژێکیان سەرخۆش بوون تیان جا تۆ کەی سەرخۆش نەبوو جارێکیان چون بۆ سەر قەبران و زۆرم خواردۆتەوە پارەم پێ نەبوو بڕۆمە ئوتێل خوایە بۆ قەبری چۆڵ ئەگەڕێم قەبریش نییە لە ئەڵەبجە لە گوڵان شەبۆنی لە قەبرێکی چۆڵ ئەگەڕێم نییە ئەیتم من بەدەم خەیاڵیوە خەوم لێکە و یەکەوتەوە چێگە لەراوتم باو کەڕۆ خۆ نەمزانین تۆ لێرەی لە تومەزە لە قەبرەکە هاتوت دەبێت زەلامێ وتی ئەبە خەوەکەم بۆ گێڕای بۆ مەلایە وتی وەڵی ڕاست دەکەی ئەوەی زایر بوو وتم وەڵی درۆخی من بە درۆ قسەم کرد